بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ یەکەمین جار و لە پێشاتێکی نوێدا لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز ماڵی سەرۆکوەزیران و فەرماندەهێزە چەکدارەکان بە فڕۆکەی بێفڕۆکەوان بە ئامانج دەگیرێت. بەرەبەیانی ئەمڕۆ سێ فڕۆکەی بێفڕۆکەوان ماڵی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندەی هێزە چەکدارەکانیان بە ئامانج گرت، بەڵام مستەفا کازمی بە سەلامەتی دەرچوو. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین بۆچی ماڵی سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندەی هێزە چەکدارەکان بە ئامانج گیراوە و ئایا ئەم ڕووداوە دۆخی ئەمنی عێراق بەرەو کوێ دەبە و ئایا پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقیش دوادەخات؟ لەگەڵ مامن. لە پێشهاتێکی نوێدا بۆ یەکەمین جار لە دوای ساڵی 2003ەوە ماڵی سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندەی هێزە چەکدارەکان بە فڕۆکەی بێفڕۆکەوان بردومان دەکرێت. بەرەبەیانی ئەمڕۆ 7 تشرینی 2021 شوێنی مانەوەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە ناوچەی سەوزی بەغدا بە سێ فڕۆکەی بێفڕۆکەوان بردومان کرا. لە ئەنجامدا کازمی بە سەلامەتی دەرچوو. بردومانەکەی ماڵی مستەفا کازمی دوایەوە دێت ماوەی چەند ڕۆژێکە لە دژی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ئەنگرانی حەشتی شەعبی لە بەردەم ناوچەی سەوزی بەغدا گرت بوونەوە و داوا دەکەن دەنگەکان بەدەستی هەژمار بکرێنەوە یان هەڵبژاردن دووبارە بکرێتەوە. ڕۆژی هەینی ڕابردوو لە ئەنجامی پێکدادانی نێوان خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان ژمارەیەک خۆپیشاندەر کوژران. دوای کوژرانی خۆپیشاندەرانیش ژمارەیەک سەرکردەی گروپە چەکدارەکان هەڕەشیان لە مستەفا کازمی کرد و وتیان تۆڵە دەکەنەوە. بە بڕوای چاودێران بردومانکردنی ماڵی کازمی وەک فەرماندەی هێزە چەکدارەکان پێشهاتێکی مەترسیدارە و لێدانێکی کەمەشکێنە لە شکۆی عێراق و دام و دەستگاکانی. بردومانکردنی ماڵی مستەفا کازمی هاوکاتە لەگەڵ گفتوگۆی لایەنەکان بۆ پێکهێنانی حکومەتی نوێی عێراق. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە نەجەفەوە هاتە بەغدا و لەگەڵ هەریەک لە محەممەد حەلبوسی و عەبادی و عەمار حەکیم کۆبووە. زانیاری ڕۆژنامەوانیەکان باز لەوە دەکەن سەدر لە هەوڵی پێگێنانی زۆرینەیەکی پەرلەمانیە بۆ پێکهێنانی حکومەتی نوێ. ئاماژەکان بۆ ئەوە دەچن هەوڵی تیرۆرکردنی مستەفا کازمی لە دایکبوونی حکومەتی نوێی عێراق دوا بخات و مستەفا کازمیش چانسی وەرگرتنەوەی پۆستی سەرۆکوەزیران لە دەست بدات. لە هەمان کاتیشدا بەشێک لە شیکەرەوانی دۆخی عێراق پێیان وایە بردومانکردنی ماڵی کازمی پەیامی بۆ محەممەد حەلبوسی لە سوننەکان و پارتی دیموکراتی کوردستان تێدایە. بە مەژوا دەکات ئەو دوو هێزە بە ئاسانی نەتوانن لەگەڵ ڕەوتی سەدر ڕێبکەون. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق دوای دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی لە ئەنجامی خۆپیشاندانەکانی کۆتایی 2019 پۆستی سەرۆکوەزیرانی عێراقی وەرگرت. هەرچەندە کازمی خاوەنی هیچ کورسێکی پەرلەمان نەبوو، بەڵام بەهۆی ناکۆکی ناوماڵی شیعە و ململانی ئێران و ئەمریکا بازەکە لەسەر شانی نیشتەوە، بەڵام پێناچێت چانسی هەبێ جارێکی دیکە ئەو پۆستە وەربگرێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست، بۆ قسەکردن لە سەرم پرسە میێندەرێک لە بەڕێزان دکتۆر کامەران بابانزادە مامۆستای زانکۆر لە ستۆدیۆی سەرەکی، هەروە لە هەورەی شۆ دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هزر و لێکۆڵەنەوەی استراتیژی مارکتۆ. سوپاسی ئامادەبوونیان دەکەین. دکتۆر کامەران بەخێرمێک لە بەرزتانەوە دەست پێ بکەین. خوێندنەوەی بەڕێزت بۆ ڕووداوی هێرشکردنە سەر ماڵی سەرۆکوەزیرانی عێراق کە لە هەمان کاتدا فەرماندەی هێزە چەکدارەکانە بە فڕۆکەی بێفڕۆکەوان چییەوە چ پەیامێکیشی تێدایە؟ بەناوی خۆی گەورە و میرەبان، دیارەوەی کە مەربیانی ئەمڕۆ ڕوویداوە لە ڕێگای سێ فڕۆکەی بێفڕۆکەوانەوە هێرشکراوەتە سەر ماڵی سەرۆکوەزیرانی عێراق کەوەکو لە سەڵاتداری یەکەم وەرەوە فەرماندەی هێزە چەکدارەکان کە لە کاتێکدا خاوەنی با بڵێن دەستگایەکی ئەمنی و خابراتی و سەرۆکی مؤسسەیەکی هەموو جموکەکانی مؤسسەی دەوڵات بەڕاستی ئەمە کارەساتێکی چاوەڕوان نەکراوە بوو. بەڵام ئەگەر سەیری مەشهەدی عێراق بکەی، سەیری ئەو هەموو میلیشیاتە بکەی، سەیری دەستێوەردانی ئیقلیمی و دەولی بکەی لە کاروباری عێراق، سەیری ئەو ململانەیانە بکەی کە هەمویان دەرهاویشتەی ئەو ململانەی ئیقلیمی و دەولیانەیە، بەتەکید با بڵێن هەموو بارودۆخێک و هەموو تێکگیران و بەریەکەوتنێک و بە ئامانزگرتنێک بۆ تیرۆرکردن هەوڵی ئینقلاب ململانێ بە ئاقاری خراپ و مەترسیداردا ڕۆشتن، هەموو ئەوانە لە مەشهەدی عێراقیدا حالەتێکی چاوەڕوان کراوە. بەڵام باکێرهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان کە لە ڕووی تەکنیکیەوە بەڕاستی
کە ئەمە زەحمەتە لەلایەن هێزێکیان ملیشیاتێکی داخلی ناوخۆیەوە فڕۆکەی بێفڕۆکەوان دروست بکرێەوە بتواندرێ بەکاربهێنرێەوە تەوزی بکرێت لەسەر شاری بەغدایەوە بتوانێت ماڵی سەرۆگۆزیران بردومام کە بەڕاستی ئەمە ئەگەر سەرچاوەکەی بدۆزرێتەوە پێم وایە ئەمە حالەتێکی نادیرە لە ڕووی داوە یعنی تۆ هێزێکی معارەزەی بە ئاشکرای معلەن نەبێ مرکزێکی هەبێ شوێنێکی دیاریکراویان هەبێ بتوانێت ماڵی سەرۆگۆزیران بە ئامانج بگریان شوێنێکی دیاریکراو بە ئامانج بگرێت لە ناوچەقی بەغدای و لە ناوچەی سەوز بەڕاستی ئەمە حالەتێکی زۆر غەریبە و تەسەوریش ناکەم نەدۆزی ینی دۆزینەوەی وا ئەستەم بێ بۆ چونکە بەکارهێنانی فڕۆکەی بفڕۆکەوان بە تەکید هەموو هێزێک هەموو گروپێک هەموو با بڵێن کەسانێک وە بە ئاسانی ناتوانن درستی بکەن و ناتوانن ئاڕاستی بکەن ئەمە تەکنیک و هەناسەی زۆرتری دەوێت بڵۆمونە چمانایەکێ تۆ ماڵی فەرماندەیەکی چەکدارەکان وەکوی بەڕێزوتە لە ناوچەی سەوز کە بە حیساب ناوچەیەکی پارێزراوە باڵۆیسخانەی وڵاتانی لێ کۆمپانیای لێ بڵێن بە حیساب سیستەمی دژە موشکی و بەرگری لێە نیچیمان پێدەڵ لەبارەی بڵێن دام و دەستگاکان وە لەبارەی ئەوش کە خۆی مستەفا کازمیش پێشتر سەرۆکی دەستگای هەواڵگری عێراقیش بۆ خۆی خۆی پێشە شتێک دوو لە فڕۆکەکانەوە بدەنم دەڵێن تێکش چێنراوە تەنها ئێکیان دانەیەکیان ماڵی سەکدارەکان باسی لەو کە سیستەمی بەرگریەکە دوو لە فڕۆکانی لە کار خستووە و یەکیان کاریگەری خۆی بوو ئەمە دەگەیەنێت کە لە عێراق موئەسساتەکان هێشتا کارانین هێشتا دام و دەستگا ئەمنیەکانی ئەو وڵاتە کارانین هێستا هێزە چەکدارەکان و ئاسایش و پۆلیس ورنین لە ئیدارەدان و ئۆقرەی لە بەغدایە بۆیە هەمیشە ئەم زۆرە هەنگاوانە چاوەڕوان کراوە و ئەمە لە بوارێکەوە تۆ دیڕاستی بکە ینی ئەمە هەوڵێک کۆدیتایە ینی هێزێک بووە ویستێتی کۆدیتا بکە ئینقلاب بکە بەسەر حکومەتی مستەفا کازمی و هەوڵەکە سەری نەگرتووە چونکە تەفسیری تری بۆ دەکرێتەوە هێزێکە بتوانێت ماڵی سەرۆگۆزیران بردومان بکە بە تەکید هێزێکی سێکداری ئامادە کردو بۆ ئەوەی کە هەڵبکتێتە سەرمارەکەی و گۆڕانکاری سیاسی ڕووبدا بە ئاڕاستەی کۆدیتا لە بەرژەوەندی هێزێک چونکە ئەمە تەنها بردومانکردنێکی ئاسایی نییە و ئەم بردومانکردنە کۆمەڵێک تەفسیر و لێکدانەوەی بۆ دەکرێت باش بە زۆکو پێیان چ پامێک تێدایە بە خودی مستەفا کازمی پامەکە چییە؟ خۆی ئەگەر تۆ تێبینیت کردبێ ینی مستەفا کازمی بەوە ناسراوە کە زێتر لە بەرەی سەدر نزیکە ینی و هەندێک قسە لەوە دەکەن کە دوور نییە ئەم کاندیدی ڕەوتی سەدر بێ بۆ دووبارە هەڵبژارنەوە بە سەرۆگۆزیرانی عێراق و ئەم بەرەیە ئەگەر تێبینیتان کردبێ لە ئەنجامی ئەم هەڵبژارنانە قسە لەوە دەکرێت کە دوو جەمسەر لە بەشداری لە انتخاباتەکانیان کردووە ئەمە بەو جەمسەرە دەژمێردرێت کە با بڵێن زێتر لە ڕۆژئاوەوە نزیک بێەوە زێتر لە ملیشیاتەکانی حەشتی شعبی و ئەمانەوە دوور بێ و هێزە چەکدارەکان بە ئەندازەیەک پیان وایە زەرەریان کردووە لە وجودی مستەفا کازمی و ئەو هێزانەی کە دەتوانم بڵێم نزیکن لە ئێران وەکو هادی عامری و هەروەها حیدەر عەبادی و مەجموعانە گە تۆ تێبینیت کردبێ بەشێکی زۆری هێزە میلیشیات و شعبیەکان لەم هێزانەوە نزیکن کە لە هەڵبژارنەکاندا ژمارەکەیان لەسەر 40 کورسیەوە هاتۆتەوە سەر 14 یان 15 کورسی ژمارەکەیان زۆر کەم بۆ تۆ کە پێیان دەوترێ هاوپەیمانی فەتح دوور نییە ئەم هێزانەی کە ئێستا خۆپیشاندان دەکەن بەرامبەر بە ئەنجامەکانی هەڵبژاردن و پێیان وایە تەزویر لە هەڵبژاردنەکان کراوە و پێیان وایە دەستێوەردان کراوە کە لە حەقیقەتیشدا تەزویر لە عێراق و لە ئەم هەڵبژاردنە ناشاردرێتەوە و ئەم بابەتانەی کە دەگوترێ بەشێکی ئەو دەنگۆیانە ڕاستە و لە هەمان کاتیشدا دەبینی بەشێکی زۆری خەڵک نەچۆتە سەر دەنگدان وسیقەی بە هەڵبژاردن لە عێراقدانیا ئەوەندە نیسبەتەی کە چووە بۆ هەڵبژاردن ئەمیش دووبارە تەزویر کراوە و لە ڕێگەی تەزویرە و ڕێڕەوی هەڵبژاردنەکان گۆڕاوە بە تەکید ئەمە پەیامێکە بۆ ئەوەی کە مستەفا کازمی لەو ڕوانگەیەوە تاوانبارە و مستەفا کازمیش بەشێکە لەو سیناریۆیانە وەکو ئیتیهامکردن ئەمەش لەوانەیە بەشێکە لەوە پەیامەی کە وا بە ئاسانی سیناریۆی وڵاتان لە عێراق سەر ناگرێەوە سیناریۆی تەزویر سەر ناگرێەوە زەرورە لەو ڕوانگەیەوە حساب بۆ هەموو هێزەکان بکە و ئەم بردومانەش یعنی تۆ ناتوانانی بڵێ ئەمە بەشێک لە هێزە سیاسیە ناکۆکەکان لەگەڵ مستەفا کازمی لە پشتینین یاخود با بڵێن ئەم هێزانەی کە ئەم کارانە دەکەن لە پەنا نارەکانی مستەفا کازمی خۆیان نەشاردبێتەوە باشە بەس ئەو بردومان هەر پەیامە بۆ خودی کازمی یاخود بۆ خەڵکی تریش وەکو سونەکان وەکو هەندێک لایەنی کوردی هیچ پەیامێکی تێدایە ئەو بردومانی ماڵی
مستەفا کازمی خۆ دەبێت ئەوە بزانین ئەگەر تێبین کردوێت لە سەرتاوە لیستی ڕوتی سەدر لە لیستە براوەکان بوو وە دەنجی زۆرینەی هێناوە بەڵام وە بە ئاسانی ناتوانێت حکوومەت تەشکیل بکات لەبەرەوەی بەرامبەری هاوپەیمانێتێک دروست بووە ئەمەش دوور نییە پامێک بلەوەی کە تۆ و ڕوتی سەدر و ئەو هێزانەی کە مابرین تەزویریان کردو لە بەرژەوەندی نەیارەکانیان وە بە ئاسانی عێراق مستەقر نابێەوە بە ئاسانی ناتواندرێ ڕوتی سەدر حکومت پێک بهێنێنە دوور نیە پامێکی ناڕاستە خۆ بێ بۆ ڕوتی سەدر و بۆ هێزانی کە خۆیان بە براوەتی دەگەن بۆ پێکردنەوەی بەڕێزت دکتۆر کامران دکتۆر عوسمان زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەسەر و ڕووداوی بەردومانکردنی ماڵی سەرۆکوەزیران و فەرماندەیە چەکدارەکان و بە دیاری کراوی بۆچی مستەفا کازمی کرایە ئامانج السلام عليكم سلااو بینەرانت سلااو لە جەنابەت مامۆستا حەکیم و لە میێوانە بەڕێزەکەت بەڕاستی ئەوەی ئەمڕۆ ڕوویدا ئەمڕۆ بەیانی زوو کە ڕوویدا لە بەغدا ڕەهەندێکی چەند ڕەهەندێکی ڕەهەندی یەکەمی کە زۆر مەترسیدارە ئەوش ئەوەیە کە لە عێراقا قۆناغێکی تر دەسی پێی کرد قۆناغی بەکارهێنانی هێز بۆ گەیشتن بە ئامانجە سیاسیەکان لە 2003ەوە تاکو ئەتوانین بڵێین ئەم کۆتایی ئەم هەڵبژاردنەی ئەخیر جۆرە سازشێکە بوو لە بین ئێرانیەکان و ئەمریکیەکان کە لە عێراقا سەقامگیری هەبێت بەڵام کە ئێرانیەکان وەکو دیارە ئستا هەستەکەن لە دوای با بڵێین دەسە کارکێشانی عادل عەبدولمەهدیەوە هەستەکەن ئەزممویان لە عێراقا لاواز بووە با بڵێین تەسیریان نفوذیان و یعنی ئەحزابی شیعە بە تایبەتی ئەو هێزانەی کە لە عێراقا پێڵێن لەناو هێزی پێڵێن قواتی حەشدی وەلائی کە سەر بە ئێرانن ئەمانە یعنی زۆر ناڕەحەت بوون لە دانانی با بڵێن کازمی بۆ سەرۆک وەزیران بەڵام بەدیل تریان نەبوو لەو کاتەدا کە دانرا بەدیلەکە عەدنان زولفی بوو کە زۆر نێزک بوو لە ئەمریکیەکان لەبەرەوە هینیان قبول کرد کازمیان قبول کرد بەڵام کازمی کە هاتە سەر حکوم لەو 2 ساڵەیە چەند تەقەلایەکی کرد کە هێزی دەوڵەت بەقوت بکە سەوەکو ئاگاداری مامۆستا حەکیم لە عێراقا لە ئەعلامی ڕەسمی لە ڕاگەیاندنی ڕەسمی و غێر ڕەسمی شتێکەیە پێڵێن هێزی دەوڵەت و ئەو قوانەی کە پێڵێن قووە لا دەولە ئەو میلیشیانەی کەوا ڕاستەوخۆ لە ژێر کەیفی ئێرانن هەرچەندە بەشێکی زۆرش لەمانە ئەندامن لە هەیئەی حەشدی شعبی بەڵام لە حەقیقەتدا ئەمانە کار لە ژێر با بڵێن تەسیری هینین مستەفا کازمینین وەکو سەرکردەی هەموو هێزەکانی عێراق چونکە بۆ نمونە لە کەرکووک کە کرا هجووم کرا لە کاتی 7 سپتەمبەر ئۆکتۆبەر ببوورە لەو کاتەدا عەبادی ئاگادار نەبوو حەشدی شعبی چێ کرد قاسمی سولەیمانی بوو تەختیت هجوومەکەی کرد و ئەمە بەردەوام بوو تاکو لە کاتی کازمیە ئەو شتە زیاتر زەق بوو بۆ نمونە ئێمە ئیتفاقی سنجارمانەیە لە بین حکوومەتی هەرێم و بەغدا کازمی نەیتوانی ئەوە جێبەجێ بکە چونکە حەشدی شعبی لەوێ بە تەوجیهاتی وڵاتێکی ئەقلیمی نایەوێت ئەو شوێنە جێبێڵێ کە قواتی هەرێم جێگای بگرێ کازمی ئەمری دەرکرد بۆ لە ئەو هێزانەی کە سەر بە حەشدن هێزی قواتی بابلی شێخ ڕەیانی پێڵێن لە سەهلی نەینەوە ئەو کابرایە دەرنەچوو لەوێ جێی نێشت هەرچەندە کازمی وەکو سەرکردەی با بڵێن هەموو هێزەکانی عێراقە ئەمە هینە شتێکی ترشەیە کازمی چەندێک ویستی ئەوانەی کەوا تاوانبار بوون لە کوشتنی
خۆ پێشاندەران کە 600 کەس بوون 20,000 کەس زامدار بوون کازمی نەیتوانی ئەو شتانە جێبەجێ بکە لەبەرەوەی ئەو هێزانەی کەوا زۆر نفوذیانەیە لە ناو حەشدی شعبی و دوایش لە پەرلەمانی عێراق وجودی سیاسیانەیە نەیانێشت کازمی هیچ بکە بەڵام کازمی وەکو دیارە بە گوێرەی ئەو زۆربەی شرۆڤەکارەکانی لە عێراق و دەرەوەی عێراق وەکو دیارە هەر وەکو مامۆستا کامەرانش وتی دیارە ئەبێتە بەدیل یان با بڵێین مڕەشەحی سەدر چونکە سەدر بەتەنێ ناتوانێت سەرۆک وەزیرانێ لە کوتلەی خۆی دابنێ وەکو دائیمەن ئەڵێ ئێمە سەرۆک وەزیران ئەبێ سەدری بێت بەڵام ئەو کوتلەی معارضە بە ئەو کە بە ناوی ئیتاری تەنسیقی کارەکەن ئەوانە زۆر لە کوتلەی سەدر تقریبا 90 کورسیان هەیە سەدر تەنها 72 کورسی هەیە لەبەرەوە ئەوانش جۆرە مناوەرەیەکیان هەیە بەڵام پێی ئەچێ ئەمریکا وەکو هەمومانە هەموو ڕۆژی ئەم شتاژنەوین ئەمریکا ئەوێت سەدر و پارتی تەقەدومی سەر بە حەلبوسی ئەو حکوومەتە تەشکیل بکرێ بێ ئەو تەرەفانەی کەوا لە نێزگن لە ئێران ئەمە بکرێ مەترسیدارە بێ بۆ نفوذی ئێرانی بۆ هەیئەی حەشدی شعبی چونکە کازمی فترێکی زۆرە کارەکە لەسەر دابەشکردنی حەشد یەکەم حەشدی عەتەبات هەیە و ئەمانەی سەر نێزگن لە کازمی خۆی دووەم حەشدی سەرای سەلام هەیە کە سەر بە سەدرن ئەوانەش نێزگن لە کازمی اینجا ماوە حەشدی وەلایی ئەمانە ئەگەر بێ کازمی بێتە سەر حکوم و بەو بەرنامە و بەو ئەجندەی کەوا سەدر ئەوێت سەدر چی وت لە دوای هەڵبژاردنەکان کە دەرەنجامات بەرایەکان دەرچوو وتی ئەم حکوومەتە حکوومەتی ئەغلەبیەی پەرلەمانیە بێت و ئێمە دوو ئەجندەمانەیە لێدان لە فەساد گەندەڵی و لێدان لە سلاحی ئەو چەکانەی ئەو میلیشیانەی کەوا لە کۆنتترۆل نین ئەگەر ئەمە ئەجندەی سەدر بێ ئەمە ئەجندەی وەکو دیارە هینیش کازمیش بۆ ئەوە کارەکە ئەمریکاش بۆ ئەوە کارەکە ئەطرافی کوردی و سنیش بۆ ئەوە کارەکەن ئێران هەستەکە بەرژەوەندەکانی لە مەترسیدایە لەبەر ئەوەی دۆڕا لە هەڵبژاردنەکانە بالمناسبە من ئەتوانم بڵێم ئەم هەڵبژاردنە بە هەموو کەم کورتەکانەوە باشترین هەڵبژاردن بووە لە عێراقا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵێ لەبەرەوەی عێراق وڵاتێکی سێمە زۆر شوێن هەڵە کراوە هین کراوە بەڵام حتا ئومەم المتحیدە مەجلیسی ئەمنی دەولی و چاودێرانی ئەوروپی هەمووی ئیقراریان کرد وتیان ئەمە هەڵبژاردنێکی پاک بوو بەڵام ئەمانە دۆڕاون لەبەرەوەی دۆڕاون ئێستا ئەیانەوێ بە مزاهرات بەهێز بێنە پێشەوە لە خۆ پێشاندارەکان ویستیان بێنە ناوینەوە دوێنە محاولیان کرد بێنە ناو زۆنی سەوزەوە کە فەشەل بوون ئەمە سلاحی دۆمیانە لێدانی خودی وەکو بڵێی کازمی حەزەکەم ئەوەش بڵێم ئەمە ئێران ئەمە یەکەم ئەزمموی نییە و ئەو گروپانەی سەر بە ئێرانن یەک نمونەیەک ئەدێم بەڵێ دکتۆر ئەگەر دەرفەت هەبێ سەعەد حەریری بەڵێ دەگەڕێم وڵات کاک دکتۆر دەگەڕێم وڵات بەڵێ دواتر دەگەڕێم وڵات دکتۆر داوا لێبوردنەکەم دکتۆر کامران سەبارەت بە مستەفا کازمی پێدوێ لەم پێشاتێک کە ڕووی داوە جارێکی چانسیەوەی لەدەست دا کە ببێتەوە بە سەرۆک وەزیران چونکە پێشتر باز دەکە کە لە ناچاری لە 2020 پەنای بۆ براوەکو و سەرۆک وەزیران تاڵبژاردننی پێشوەختە خۆی ئەمە دەگەوستێتە سەر ئەو ململانەی کە کاک دکتۆر باسی کرد بە تاکید ئەم بەرەیی کە بەرامبەر بە ڕەوتی سەتر دروست بۆ بە ناوی
ئیتاری تەنسیقی با بڵێن چوارچێوەی هاواهەنگی لە ماڵی نووری مالیکی لە مانگی ڕابردوو بۆ ئەوەی کە هەموو ئەو هێزانەی بەرامبەر بە سەدرن کۆی بکەنەوە تاوەکو بتواندرێ هێزێکی زۆرینە پێک بهێندرێ و من پێم وایە ئەمەی کە لە هەرێمی کوردستانشدا بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان بە ئەندازەیەک هێشتا یەکلایکەرەوە کە لەگەڵ ڕەوتی سەدرا ڕێک دەکەوێت لەگەڵ بەرەکەی تر بەرەی ئیتاری تەنسیقیا ڕێک دەکەوێت ئەمەی کە ئێستا ڕووی داوە مۆزوعەکە ئەمە نییە کە ئەم دەبێتەوە سەرۆک وەزیران یان دەوستێتە سەرەوەی کە ئەو زۆرینەی کە لە پەرلەماندا وەکو زۆرینەی کورسیەکان ڕەوتی سەدر بەدەستی هێناوە چەندە ڕەوتی سەدر لایەنەکانی تر تەنسیقی لەگەڵ دەکەن تاوەکو ئەو زۆرینە پەرلەمانیەک پێک بێنێ چونکە 73 کورسی بەتەنیا پێک ناهێنرێ ئایا چانسی ڕەوتی سەدر چەندەیە بۆ پێکهێنانی حکوومەت و تەنسیقی لایەنەکان لەگەڵی چەندەیە ئەو کاتەی دوو ئەگەرە یەکەم دەبێت ڕەوتی سەدر لەم هاوپەیمانەتیدا سەرکەوتوو بێ بۆ پێکهێنانی حکوومەت دوو کازمی کاندیدی ڕەوتی سەدر بێت چونکە ئەمەش دووبارە خۆ هێشتا ئەم بابەتە ژێگلایکەرەوەن لایەن ڕەوتی سەدرەوە ینی لەوانەیە باشترین سانس بۆ مستەفا کازمی بێ ئەگەر ڕەوتی سەدر باڵا دەست بێ بەڵام بە تاکید بەرامبەرەکەی تر بتوانن زۆرینەی پێک بهێنن و ڕەوتی سەدر نەتوانێت حکوومەت پێک بهێنێ چانسی کازمی بۆ پێکهێنانی حکوومەت کەم دەبێتەوە باشە بە زۆکو حکوومەتی زۆرینەوەی کە باز دەکرێت سەدر بۆ نمونە لەگەڵ پارتی لەگەڵ حەلبوسی سونەکان پێ دوای کارێکی قورسە بەبێ هەماهەنگی بڵێن شیعەکان ئەوەرانەکانی تر فەتح و ئەوانی تر عەبادی و حەکیمەوانە خۆی دەنگ چۆنە بە ئێمە لەو بارەیەوە وردبینیانی هەتاکو ئێستاش ئێران بۆ ئەو لایەنانی کە دۆستی ئێرانن و ئەو هێزانەی میلیشیاتی حەشتی شابی کە دۆستی ئێرانن ئەم بابەتانە بۆ ئەوەیە کە حالەتێک لە عێراقدا دروست بێ بڵێ ئەمریکا و دۆستەکانی ناتوانن بەتەنها لە عێراقدا حکومەت پێک بهێنن و دوازار دەبێت لەگەڵ ئێمە بفاوزات بکەن و پێکەوە دروستیکەین خۆی لە ڕابردوودا گەر تێبینیت کردوێت لەسەر مستەفا کازمی لەسەر عادل عەبدولمەهدی زۆر جار ئەمان پێکەوە لە دوای ناکۆچی و ململانە دوازار لەسەر کاندیدێک ڕێکەوتون و کاندیدەکە بە شێوەیەک لە شێوەکان هەردوو لەسەری ڕازی بوون یعنی نەکەوتۆتە ئەو بەربەرەکانی کاندیدێک بە تەواوی بۆ ئەمریکا یەکلاوی بێتەوە ئێران بیەوێ ڕوخێنێ بە تەواوی یان بە پێچەوانەوە بۆیە ئێران ئەم هەنگاوانەیان ئەگەر وادا بنین ئەم بابەت چکۆتا کوێساگە تێبینیت کرد بە ئێرانیش ئستینکاری ئەمەی کرد و ئێران ئیدانەی ئەم کارەی کرد و پێیەوە بۆ مەنگاوێکی خراپە بەرەو شەڕینەوە خۆی لە عێراقدا ئەگەر تێبینیت کرد بێ هەشتی شەر ئیدانەی ئەم هەنگاوەی کردوەتە هەموو لایەنە سیاسەکان ئیدانەی ئەم هەنگاوەیان کرد بەڵام ئەگەداری ئەوەی بینیانی بەڵام ئەمە نیشانەی ئەوەی نییە کە ئەمە کاردانەوەیە دەرهاویشتەی ئەو سیراعی ئێران و ئەمریکانیە لەسەر خاکی عێراق لە پێش ڕوخانی سەدام حوسێنیشەوە هەمیشە قوربانی بینی ئەو سیراعی بینی ئێران و ڕۆژئاوا بۆ خۆشەڕی 8 ساڵی عێراق و ئێرانیش هەر بەشێک بوو لەو سیراعی کە هەیە با بڵێن بۆیە ئەم هەنگاوانە لەوانەیە بۆ ئەوە نەبێ بۆ ئەوە بێ کە ئێرانیش بە ڕۆژئاوا بڵێ بەبێ گفتوگۆکردن لەگەڵ من و بەبێ ڕێکەوتن لەگەڵ من پێکهێنانی حکومەت لە عێراقاوە ئارامی و ئۆقرەی لە عێراقدا زەحمەتە واتە کۆمەڵێک زم و زۆڵ کە دەکرێت لە پێناو ئەمەیە کە ئێمەش هەین لە ناو ساحەکەیدا و زەرورە بە هەردوو لایەکمان پێکەوە بتوانین عێراق بە شێوەیەک لە شێوەکان ئیدارە بدەین وە کاندیدێکمانە بێ کە جێگەی ڕەزامەندی هەردوو لایەمان بێ نەک بە شێوەیەک ئەمانەی کە لە ئێران نزیکن پەراوێز بخرن و بەرامبەرەکەی تر واتە دوو هێز کە کاریگەریان لەسەر عێراقەیە لە ململانێدان و زۆر جار پەنا بەتوانم بڵام ئەم هێزانی کە دۆستیانن پەنا دەبن بۆ ئەم هەنگاوانە تاوەکو حساباتیان بۆ بکرێت لە پێکەنانی حکوومەتی لە پێناو لە دروستکردنی حکوومەتی ئایندەی عێراقا کە چانسی مستەفا کازمیش ئێستا لەبەردەم ئەو مەترسیدایە لەبەردەم مەترسێکی ململانەی ئیقلیمیدایە و لەبەردەم مەترسی پێکهێنانی تەحالوفێکدایە بەرامبەر بە ڕەوتی سەدر ئەگەر تێبینیت کردوێ ڕەوتی سەدر زۆر جار موەفەق نەبوو لە دروستکردنی هاوپەیمانەتی فراوان ڕاستە زۆرترین کورسی لە پەرلەمانی عێراق بەدەستهێنا و لە ڕابردووش دەیەکێک بوو لە هێرەزانی کە با بڵێن دەتوانم بڵێن استیهانەی پێ ناکرێ بەڵام تاکو ئێستاش بەرچاوڕوون نین کە بتوانێت لەگەڵ هێزەکانی ترەوە بۆ ئاسانی ڕێککەوێ و بەرامبەر بە هێزەکەی تر بوەستێتەوە کە ئەمانش منافەسەی دەکەن ئایا کامیان بۆ عێراق باشترە ئەمانە هێز پێک بهێنن قەناعەتم وایە دوازار دەبێت بۆ ئاقارەدا بڕۆ عێراق چیکە نەبێتە ململانەی ئەم سیراعانەوە نەبێتە قوربانی زێتر بۆ ئەو ململانەیانە ئەمە گرفتەکەیە چونکە ئەمەی کە ئێستا ڕوودەدا بەرەو ئەوە دەچین کە عێراق هەروەکو ڕابردوو زێتر ئەمە تۆخ بێتەوە قوربانی ململانەی وڵاتانی ئیقلیمی و دەولی بدا سوپاس دەکەم کاک دکتۆر بگەڕێنەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەم بردومانکردنە وەکو لایەنە کوردیەکان وەکو سونەکانیش پەیامی تێدا و باز لەوە دەکرێت تا چەند ڕاستە لە ماوەی ڕابردووە وەفدێکی بڵێن پارتی شەر لە ئێران بوو بێت پەیامی تێدا ئەم بڵێن بۆ لایەنە کوردیەکان
ماوەسا حەکیمیستم شتێکش بڵێم بەلەوەی بۆچی ئەو نامەکە چی بوو پەیامەکە چی بوو بەڕای من ئەوواڵێم و دێمە وڵامی پرسیاری جەنابەت ئێران بەڵێ جاران کە ئەمریکا وجودێکی بەهێزیە بوو لە ناو عێراقا حەزێ کرد بە جۆرە سازشێک حکومی عێراق بکە بەڵام ئێران ئێستا هەستەکە ئیدارەی بایدن لاوازە عێراق لە ئەولەویاتی استراتیجی ئەم ئیدارە تازەیە نییە ئێران ئەوێ ئەزمموی یەمەن ئەزمموی لوبناان ئەزمموی یەمەن و لوبناان و سووریا لە عێراقا دووبارە بکاتەوە با نمونێکتان بە جەنابتان بدەم لە لوبناان لە 2005 سێریان کرد حزب الله سێری کرد سعد حەریری لەو کاتە کە سەرۆک وەزیرانێکی هەڵبێژرا بوو کە منتەخەب بوو لەلایەنی خەڵکەوە بەڵام حزب الله کە سێری کرد ئەمە بربەسە لەژێر کۆنتترۆلی کولی لوبناان بۆ ئەوان کوشتیان طبعا کە کوشتیان دوایەوە کۆمیشنێک با بڵێن کۆمیسیۆنێک محکەمەیەکی دەولی دانرا لە مەجلیسلامنەوە دەرەنجامەکەی لە 2009 دەرچوو لەو دەرەنجامەدا ئەڵێ سووریا ڕۆڵێکی ڕاستەوخۆیەیە و چەند شەخصێک کە نێزگر لە حەزب الله هەم چونکە ئێران ئەوێ ئەزمموی خۆی لە ناو لوبناانە بە کولی بێ و ئەوە بۆی سەرکەوت لە گوێ بگرێت لە یەمەنش هەمان شت ڕوویدا علی عەبدوڵڵا ساڵح کە لە سەرەتادا ویستی جۆرە هاوبەش بێ لە حکم لەگەڵ حوسیەکان بەڵام دوایی سریان کردنا ئێران وتی باشترە هەر حوسیەکان کۆنتۆلیکەن هەستان علی ساڵحیان کوشت لە 2017 لەبەرەوە ئێران بەردەوامە لەوە زمانەی خۆی بە بۆچوونی من ئەوەی ئەمڕۆ ڕوویدا ئەو لە لێدانی کازمی بۆ اختیالی بوو بۆ کوشتنی بوو بۆ تیرۆرکردنی بوو ئێران لەم ڕۆژانەدا وەزعی مادی اقتصادی زۆر وەکو بڵێ ناسەقامگیرە نازیێگیرە پێویستی بە شانۆی عێراقا کە بتوانێت ئەزمموی خۆی بچەسپێنێت و ئەمڕۆ مفاوەزاتی ڤیەنا هەیە لە بینی ئێرانیەکان و ئەمریکا و تەنەها شوێنێک کە ئێران بتوانێت وەکو بڵێ کارتی فشاریە بێ عێراقا و ئێران ئێستا هەستەکە 140,000 چەکداری سەر بەخۆیە ڕاستەوخۆ لە عێراقا لەبەرەوە ڕازی نابێ باش دکتۆر وەکو پێیان بۆ لایەنە کوردیەکان هەبوو ئەی ئەمریکا لەگەڵ یابێت لە دامەزراندنی حکوومەت بەڵێ وەکو پێیان بۆ لایەنە کوردیەکان بەڵێ لایەنە کوردیەکان ببوورە تێنەگەیشتم پەیامی چی تێدایە بۆ لایەنە کوردیەکان و پێ دوایە پەیامەکان پێگەشتووە بەڵێ یعنی بەڕای من لایەنە کوردەکان لە ئەگە سێری تەکنیکی لێدانی ماڵی کازمی بکەی ئەوە ئەمڕۆ زۆربەی شۆڤەکاران واڵێن ئەڵێن ئەمە سەرەتای سیاسەتێکی تازەی ئێرانە لە عێراق ئەبێ هەموو کەسێک تێبگات مادام لە سەرۆک وەزیراندرا کە گرنگترین پیاوە وە لە شوێن ناسک هەستیاترین شوێنە و لە شوێنێکە ئەمنیەن زۆر محەسەنە ئەلێ مادام لە ئەو درا ئەبێ هەموو نیارەکانی ئێران هەموو سیاست مەدارەکان ئەترافەکان وە بە تایبەتی کورد لە کوردستان ئەبێ بزانن مادام درۆن گەیشتە ماڵی کازمی ئەوە معنای بۆ ئێمەش بۆ هەرێمی کوردستان پەیامەکە زۆر ڕوونە خۆی یعنی ئێمە لەم 2 ساڵە درۆنێکی زۆر هاتەتە سەر هەولێر و سەر هەرێم لەبەرەوە بەڕای من ئەمە پەیامێکە بۆ زۆربەی کەس و بە تایبەتی حکوومەتی هەرێمش ئەبێ ئەو شتە من پار لە چەند پلاتفۆرمێکی عەلامی وتم حکوومەتی هەرێم ئەبێ یان قەرار بدە بە ئەمریکەکان بڵێ بابە ئەو معسکەرانەی هەتانە لە کوردستان چی لە بە تایبەتی لە هەولێر لە فڕۆکەخانەی هەولێر لە حەریر
یانە بێ لای بدەن یانیشە بێت بۆ کوردستان سەواریخی پاتریۆت دابنن کە بتوانێت کوردستان بتوانێت دیفاع لە خۆی بکات چکە ئەمە زۆر مەترسیدارە و بەڕەئی من تاوانێ ئاگادارین وەفدێکی پارتی چوو بۆ ئێران خۆی باشترین شت بۆ حکوومەتی هەرێم لەم ڕۆژانەدا خۆی التزام نەکا بە هیچ تەرەفێک نە بە ئیتاری تەنسیقی نە بە کوتلەی سەدر بەڵکو ئەبێ محاولە بکە کارتی یەکلاکراوە بێت ئەوەش چۆن نەتوانێ بکە ئەگەر لە کوردستان بتوانێت سازشێکی نیشتیمانی گەورە بکات کە هەموو ئەندامانی کورد لە پەرلەمان کە ئەندامان پێکەوە بچن بە یەک دەنگ بڕۆن ئەو کاتە کورد ئەتوانێ بە ئەجندەی خۆی بچێ بۆ بەڵێ بەداخەوە لە دیبلۆماسیەتی کوردی وەکو من ئاگادارم لە حتا لە هەفتاکان و لە شەستەکانەوە هەتاکو ئەمڕۆ کە بەداخەوە لە دیبلۆماسیەتمانە دیبلۆماسیەکی کارا و دووربینین و بە ئەجندە ناڕێین فەرموو ئەمڕۆ وەفدی پارتی لەوەیە بانی وەفدی یەکێتی ئەڕوا یعنی ئەمە نابێ وا بواە وەفدێکی کوردی هاوبەش بڕۆشتایە و بە ئەجندە بڕۆشتایە بەداخەوە وەفدە کوردیەکان کە ئەچنش بۆ منسبی حزبی بۆ خۆیان ئەڕۆن نەک بۆ ئەو ئەجندانەی کەوا بۆ کورد گرنگە وەکو مادەی 140 مادەی قانونی نەوت و غاز بۆ یعنی چەند شتێکی گرنگەیە بۆ معاشی پێشمەرگا وە زۆر شت شەیە ئەمانە بەداخەوە ئەترافی کوردی لە ڕابردوودا بە دیبلۆماسیەتێکی کاراوە نەچوونە و نازانم هیوادارم ئەمجارە بتوانن ئەبێ خۆی ئستا لایەنە کوردیەکان مەشروعێکیان ئێستا بەلوەرەت بکردایە بەلەوەی بچن بۆ بەغدا چاوڕێ نەکەن چونکە لە یەکەم ڕۆژ لە یەکەم دانیشتنی پەرلەمان کوتلەی یەکەم ئیعلان نەکرێ فتوو پارتی با بڵێن لایەنە کوردیەکان ئەبێ ئەوراقی خۆیان حەسم بکردایە ئەبێ لە بەردەوام لە بەغدا بیایەن و بە یەک دەنگ و بە ئەجندەیەکیانە بیایەن بەڵێ بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دەگەرێمە وڵات دواتر دکتۆر ناوبڕێکمان هەیە دەگەڕێنە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕست کاوتور کامەرامگەرم و لای بڕزت سەبارەت بە پێکێنانی حکوومەت پێ دوای ئەم گرژیانێک کە دروست بووە هەر لە خۆپیشاندان کە ئێستا هەیە لە بەردەم ناوچەی سەوز وە بۆردمانکردنی ماڵی مستەفا کازمی پێکێنانی حکوومەت دوادەخەت تقریبان خولی پێشوش 5 مانگێک زیاتر بەهۆی ناڕزایەتی لایەنەکان پێکێنانی حکوومەت دواکەوت خۆی جارە پێش هەموو شتێک ئەوە نزیک بە مانجێک تێپەڕی بەسەر هەڵبژاردنەکانی عێراق و تاکو ئێستا ئەنجامەکان ڕانەگەیەندراوە و تاکو ئێستا نیگەرانی هەیە لەسەر ئەم ئەنجامە بەرایانەی کە ڕاگەیەندرا بە دڵنیاییەوە ئەم ئەنجامانە ئەگەر بێت و چەند ڕۆژێک کەش دوا بکەوێ ئەو کاتەی جارێکی تر تاوەکو نیگەرانی و خۆپیشاندان بەرامبەر بە نەتیجەکانی دووبارە چاوەڕێنکراوە ئەودا کۆبوونەوەی پەرلەمان و ڕێکەوتن لەسەر سەرۆکی پەرلەمان و جارێککە ئەم گفتوگۆیانە چکۆتا کوستا گفتوگۆیەکان گەرم نین بۆ پێکێنانی حکوومەت ئەگە تێبینی وتا کوێستا لایەنە ناکۆکەکان وانەی کە بەشداری هەڵبژاردنیان کردووە لە گفتوگۆدان بۆیە من پێم وایە ئەم جارە پێکێنانی حکوومەتی عێراق ئەستەم دەبێ و قورس دەبێ و پێی دەچێەوە کاتێکی زۆرتری دەوێت لەبەرەوەی هیچ کاتێک یعنی حالەتێکە لە عێراقدا پێم وایە یەکێکە لەو حالەتانەی کە بەریەکەوتنەکان و ناکۆچیەکان و شەقام ئێستا وای لێ هاتووە جوڵاندنی هێز و جوڵاندنی میلیشیا و جوڵاندنی خۆپیشاندەران بۆ ئەم نەتایجە و ململانەی یەکتر حالەتێکی دروست دەکا بۆیە چاوەڕوان دەگرێت پێکێنانی حکوومەت دواب بکەوێت باشە بەس وەکو لایەنە کوردیەکان پێشتر بڵێن پارتی دیایەوە دەکرد کە لەگەڵ یەکێتی بەیەکەوە دەڕۆن بەس ئێستا بڵێن پارتی بە تەنیا ڕۆشتووە یەکێتیش بەنیازنەوە بنێرن بۆچی وایان بەسەراتوە وی چاوەڕوانەوە بەکە یەکێتی و پارتی پێکەوە ئەگەر بەغدا بڵێ پێکەوە نەبن من مامەڵەتان لەگەڵ ناکەم ئەژیناوە بە ئاسانی یەکێتی و پارتی بە زەحمەت وەکو لە ڕابردووشدا هەر بەجیا سەردانی بەغدایان کردووە و بەجیا گفتوگۆیان کردووە و گفتوگۆکردنی پێکەوەیان لە بەغدایە زۆرجار ئەم حالەتە ناچاریانە کە بەغدا لەوانەیە ئەگەر پێکەوە نەبن امتیازەکاتیان لە قیس دەچێ یاخو لایەنێکیان بەتەنیا بێ پێویستی بە لایەنەکەی تر بێ ئەجینا ئەگەر بۆیان سەر بگرێ لەوانەیە بەجیا گفتوگۆ بکەن بەڵام من واتە سەوڕ دەکەم هێزە کوردیەکان لە کوردستان لایەنە کوردیەکان لە کوردستاندا واتە سەوڕ دەکەم پەلەنەکەن تاوەکو ئەو ململانیانەوە پێکەنانی حکوومەت لە بینی ئەو دووبەرەیە ئەو بەرەی کەمالیچی و عەبادی و هەروەها هادی عامری و ئەمانە دروستیان کردو بۆ بەرامبەر بە هێزەکەی تر کە سەدرا من پێم وایە دەبێت لێ بگەڕن تاوەکو ئەمانە خۆیان نێوە خۆیان دەیەکلای بکەنەوە و بە زەحمەتی دەبینم ئەم ململانەیانە بۆ پێکەنانی حکوومەت با بڵێن هێزە کوردیەکان یان فراکسیۆنە کوردیەکان بتوانن یەکلای بکەنەوە ئەگەر ئەوان نتوانن لە نێوان خۆیاندا بگەن بە ئەنجامێک و زەحمەتە کورد ئەو ڕۆڵە یەکلای کەرەوە بژێڕێ بە تایبەتی لە ئێستا دەکە هەم تەبانیە و ئەم ناکۆچەکە لە بینی هێزەکان لە بەغدایەدا بە ئەندازەیەک تونداواتە زۆر جار بە زیادبوونی چەند کورسیەک یان کەمبوونی کەم کورسیەک لەوانەیە ئەگەر بێت و لایەنەکەیت ڕازی نەبەوە بە ئاسانی ئارامی و ئۆقرەی دروست ناکات لەسەر پۆستەکان پێشتر ناکۆکیە بوو لەسەر سەرۆک کۆمار دروست بوو دوایی یەکێتی سەرۆک کۆماری بردەوە ئەی پێ دوای ئەم جارش دووبارە بێتەوە لەسەر سەرۆک کۆمار و پۆستەکان ئەو ناکۆکی کرد لە بڵین پێشتر لە خولی ڕابردوو دروست بوو خۆی پێش هەموو شتێک سونەکان چاوێن لە پۆستی سەرۆک کۆمارە بۆ ئەوەی کە کورد سەرۆکی پەرلەمان وەرگێ ئەم جوڵەیە هەیە لە ئەم دەورەیە کە بابرین تۆر بەرهەمی ئەم جوڵەیە هەیە ئەمە بابەتێکم پێم وایە دوور نییە بخرێتەوە سەر مەفاوزات بەتایبەتی ئێستا حەلبوسی کە دەنجێکی باشی هەناوە کە نوێنەرایەتی بەشێکی باش لە سونیەکان دەکا ئەمە لایەک لایەکەش ئەوەیە کە دەگەکانی یەکێتی کەمی کردووە ئایا پارتی بە چ مقایازەیەکی تر پۆستی سەرۆک کۆمار داتەوە یەکێتی کە دووبارە لەوانەیە لە هەرێمی کوردستانیش ئەگەر لەبیرت بێت جارەکەی تر ئەم گرفتە دروست بوو بەڵام لە بەغدا یەکلابەوە ئایا بەغدا ڕۆڵی چی دەبێت لە یەکلایکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار بۆ یەکێتیان بۆ پارتی و پارتی ئەم سازشە لە پێناودا چی دەکا بە دووری مەزانە زارێک کەش ئەمەش بەریەکەوتنێکی تر بێ لە بینی یەکێتی و پارتی بۆ پۆستی سەرۆک کۆمار وەزارێک کەش کورد بەگشتی پێویستی بە مفاوزاتێک بێ لەگەڵ بەغدایە بۆ ئەوەی کە سەرۆکی کۆمار بۆ کورد مێنێتەوە سوپاس دەکەم کاکتۆر عوسمان ئەگەر بگەڕێمە و لای بەڕێزت ببوورە ئەگەر جاروبار دەنگی من درەنگ بگاتە لای بەڕێزت داوای لەبوور دەکەم سەبارەت بە مەسەلەی لایەنە کوردیەکان کە ئێستا بە پەرتەوازەی ڕۆشتن بۆ بەغدا پێ دوای دەتوانن خۆیان یەکلا بکەنەوە لە نێوان مالیکی و سەدر بەرەکەی مالیکی و بەرەکەی سەدر بۆ ئەوەی کوتلەی زۆرینە پێک بهێنرێت خۆی یعنی لایەنە کوردیەکان ئەگەر بەڕاستی بەرژەوەندی ملەتی کورد بکەنە پێش هەموو بکەنە ئەولەویاتی خۆیان ئەما بێ قورس نەبێت ئێستا بەتای ینی ڕاستی بەڵێ یەکێتی دەنگی کەمی کردێتەوە بەڵام
پارتی و یەکێتی ئێستا لە زۆر شتان لە حقیقەتدا لە دوای لادانی باڵی لاهور پارتی و یەکێتی سەر لە زۆر شتی سەرەکیدا پێشبینیە کرێت لەلایەنی چاودێرانەوە بتوانن یەکتری بگرن با بڵێن یەک بگرن لە چەند هەڵوێستێکە و دوایش ئەتوانن سازش بکەن دەربارەی سەرۆک کۆمار حەزەکەمەوە بڵێم ڕۆڵی سەرۆک کۆمار لە بەغدا بەس پارتی و یەکێتی قەرار نادا سەرۆک کۆمار لە ئەخیردا لە کۆتاییدا قەراری ئەمریکا و ئێرانە بێت ئەبێ ئێران و ئەمریکا لەسەرەوە سازش بکەن و پارتی و یەکێتی لە ئەخیرە ئەم حقیقەتە ئەزانن واشەکەن ئەوەی من خوێندمەتەوە پێی ئەچێ جۆرە سازشێکە بێ لە بین یەکێتی و پارتی لەبەرەوەی دەنگی زادی کردووە و بە تایبەتی لە کەرکووگەش پێچێ محافظی با بڵێن پارێزگاری کەرکووک بدرێتە پارتی و بالمقابل یەکێتی پۆستی سەرۆککۆماری بۆ بمێنێتەوە ئەمە یەکێکە لە ئاگەرەکان کە باسەکرێ و ئەمە یعنی زۆر زەحمەت نییە جێبەجێ بکرێت ئەمە یەکێک لەو سیناریۆانەیە بەڵام تەنها نەوەی نوێ ئەمێنێ نەوەی نوێستا وەکو کارتێکی وەکو تەڕەفێکی کاریگەرە لە بەرەوەی نۆ ئەندامیەیە نەوەی نوێ وابزانم ڕۆڵی ئەو هینانە ئەبینێ ئەو ئەندامانە سەر بە خۆیانە ئەبینێ کەوا لە هاوپەیمانی هیوا کاریانە کرد ئەو ئەندامانە ئەبینێ چونکە نەوەی نوێ بیرە ئەوواکە ئەگەر خۆی نێزیک نەکا لە دەسەڵات چی لە هەرێم چی لە بەغدا ئەوە خەڵک زیاتر دەنگی کورد دێنێ بۆ هەڵبژاردن ئێمە بێ لە بیرمان نەچێت نەوەی نوێ و حزابەکانی کوردی تر فکر ئەواکەن ساڵێکی تر هەڵبژاردنە لەبەرەوە زۆر کەس گەمە لەسەر ئەواکە کە ئەگەر نێزیک نەبێ لە دەسەڵات هینی دەنگی زیاترە بێ لە هەڵبژاردننی هەرێم کە ساڵێکی ترەکرێ ئەوەش حیسابێکە بەڵام لە ئەخیرە حزابەکانی تر ینی پێچێت قسەیان ینی یەک بێت و کورد ئەبێتە کارتێکی لایەن یەکلاکراوە لەگەڵ سونەیە نەک بە تەنیا لەگەڵ سونەیە چونکە لە حقیقەتدا ئێمەوە ئەزانین ئەمە بووکو عورفێک بۆ ئێستا سەرۆک وەزیران لە شیعا بێ و بە جۆرەی ئەوانەی کەوا نێزگن لە مەرکەزی قەرار لە بەغدا و چەند تینگتانکێکی کەوا لە ئەوروپان هەن لە ئەمریکان من ئاگادارم لێ ئەڵێن پێی ئەچێت سەدر بتوانێت جۆرە سازشێ بکە لەگەڵ کتلەی ئامری بەڵام لەگەڵ هین مالکی ئەوە زەحمەتە چونکە لە مێژوویەکی خوێناوی قوڵ هەیە لە بین هەردوولا و سەدر هەر وەکو بلی مێژوویەکی هەیە کە نەفرەتەکە لە حزبی داوا و لە نفوذی حزبی داوا لێی دراوە هەزاران ئەندامی لە بەندیخانە بووە لە کاتی عەبادی و بە تایبەتی لە کاتی ببوورە دوو حکمی مالکی دوو پەترێکە حکمیە کرد لەبەرەوە کورد بڵێ ئەبێتە کارتێکی یەکلاکراوە لەگەڵ باشە دکتۆر حقیقەتێکی ئەبێ ئەوەش بڵین ئەوش ڕۆڵی ئەمریکا لە پشت پەردەوە ئەمریکا بە کورد و لایەنە سونیەکانی سەر بە هەلبووسێ ئەڵێت کە زیاتر نێزک بن لە سەدر بەڵام هەر وەکو مامۆستا کامەرانیش وتی لە ئەخیردا ئەبێ لە ناو ماڵی شیعەدا جۆرە سازشێک بێتەکایەوە ئینجا بەداخەوە ئەگەر ئەو سازشە وا بکرێت کە حەشدی شەعبی بمێنێت وەکو خۆی و ئەو سلاحیکەوە ئەو چەکدارانە و میلیشیانە بمێنن وەکو خۆی ئەوە عێراق بەرە و دوا ڕۆژێکی سەقامگیری نابێت عێراق زەعیفە بێ ئەمڕۆ لە لێدانی ماڵی کازمی سپاس دەکەم دکتۆرەگەر کورتی کەوێ سپاس دەکەین زۆر خەتەرە بەگوێرەی زۆر خەڵک بەڵێ ئەگەر وەکو دواپەیامی زۆر بە کورتی سپاس دەکەم کاتمان نەماوە بڵێم ئەمە سابقەیەکی زۆر خەتەرە
بەڵێ ئەڵێم پارش هین کرا ئەندامێکی حەشی شعبی ناوی قاسم مصلح بوو کە گردی کاڵمی حەشی شعبی ماڵی هینیان کازمیان مەقڕی کازمیان تەوق کرد و دەریان کرد بە زۆر ئەو ئەندامی حەشی شعبی کە پیاوێکی کوشت بوو چالاکمانێکی کوشت بوو لە باشووری عێراق ئەگەر وەزع وا بڕوە وە سەدر و کازمیس ئەگەر ببێتە سەرۆک وەزیران سازش بکەن عێراق بەرەو سەقامگیری ناڕوات عێراق بەرەو ئەزمموی یەمەن و لوبناان و ئەو شوێنانە ئەڕوات لەبەر کورد ئەبێ حسابی خۆی بکە ئەگەر ڕێمەواڵێ مامۆسا کورد ئەبێ عەزەلە نەکا لە ئەعلانی هاوپەیمانەتی لەگەڵ هیچ لایەک ئەبێ ئەجندەی خۆیە بێ و ئەبێ خۆی حازرکە بۆ دوا ڕۆژێک کەوا سەقامگیر نییە و بە جۆرەی زۆربەی شۆڤەکار عێراق بەرەو وەزعێکی ناسەقامگیرە ڕوە. سپاس دەکەم کاک دکتۆر سپاس دەکەم دکتۆر کامران کاتمان زۆر کەمەوە سەبارەت بە بڵێن پشکی کورد و مافەکانی کورد چەندی ساڵە بڵێن پارتی ویکێتی نوێنەرایەتی کورد دەکەن هیچیان نەکردووە ئەمجاری چیان لێ چاوەڕێ دەکرێت بەتایبەت بنسبەت ئەوەش کە دەنگی دژە دەسەڵاتی ژەمجارە لە بەغداد کەم بۆتەوە بۆ نمونە هێزێکی وەکو کۆمەڵی دادگەریش بڕیاری داوە کە بەشداری پێکێنانی حکوومەت و گفتوگۆکان نەکا و کۆبنەوەگەڵ یەکێتی و پارتی خۆی جارە پێش هەموو شتێک ئەم جارەی چوت و پارتی بەرپرسیارەتەکەیان گەورەترە ینی منافیسەکانیان کەمتر بۆ تۆ لە بەغدایە و ئەمانی کە لیستی هیوایە کۆبوونەتەوە ئەمە با بڵێن بە شێوەک لە شێوەکان نەماون ئایا نەوەی نوێ و هێزەکانی تر دەتوانن ئەو ڕۆڵە بژێڕنیان نە ئەمە پێم وایە هێشتا ئەمە هەر ئەگەرێکە ئەژینا نەوەی نوێ مەرز نێ بتوانێت ئەم ڕۆڵەی کە لە ڕابردوودا فراکسیۆنی هیوا بەشێکی ئەم بتوانێت بیژێڕێتەوە و کارکتەرەکانی پێشموانی ئەم کارکتەرە بەهێزانە بن بتوانن قەزەی گەورە دروست بکەن مەوزوعی یەکێتی و پارتی و واقعی بارودۆخ لە بەغدایە تۆ ئەگەداری ئەوەی بینی مەسەن پێشتر ئێمە لە ڕابردوودا خۆ تەیدی نووری مالیکی کورد تەیدی نووری مالیکی کرد و مێدی لەسەر هەڵچنی بوو دوایە تەیدی عەبادی کرد و مێدی لەسەر هەڵچنی بوو تەیدی عادل عەبدولمەجید کرد و مێدی لەسەر هەڵچنی بوو ینی مەرز نییە زۆر جارە گە تەیبینیت کردوێ بە درێژایی پێکەنانی ئەم حکوومەتێک لە دوایەکانی عێراقا مەرز نییە زۆر جار ئەوەی کە کورد تەیدی کرد بێ و دەنجی پێدابێت لە پەرلەمان بەڵام 2000 ئەمە نەرم بوو بەرامبەر بە دافیرکردنی مافەکان بەرامبەر بە بودجە بەرامبەر بە زۆر شتکە لە هەرێمی کوردستان پێویستی بە بەغدایە بۆیە ئەمە دەتوانم بڵێم هەمیشە لە سەرەتاوە بە ئاقارێک کورد ئومێدی لەسەر سەرۆکوەزیرانە هەڵچنیوە کە تەیدی کردو بەڵام نەتیجەکەی بۆ شێوە دەرنەچۆتەوە ئەمە بابەتێکە بابەتیشتر پێم خۆشە هەر لە ئەنجامی ئەم گفتوگۆیەکەم دکتۆریش لەو ڕوانگەی لەو ڕوانگەیەوە بۆ چوونمان لێک نزیک بێ یعنی ڕاستە ئێستا ئەمریکا دەیەوێت دەسەڵاتی ئێران و دەسەڵاتی دۆستەکانی ئێران لە عێراق کەم بکاتەوە و بتوانێت خۆی باڵە دەست بێ بەڵام ئەگەداری ئەوەش بینیانی دوورش نییە ئەمریکا وەکو دیوەکەی تری سیاست ینی بە ئەندازەیەک بێوێ ڕۆڵی ئێران بە تەواوی لە عێراق بنبڕ بکە بۆ ئەوەی کە بەشێک لە پاساویمانەوەی ئەمریکا و بەشێک لە موبەڕووی هەیمەنەی ئەمریکا لە عێراق ئەوەیە کە عێراق مەترسی هەژمۆنی ئێرانی لەسرە بۆیە چاوەڕوانی ئەوەش بکە 2000 ڕێک دەکەون و ئەمریکاش بۆ شێوە جددینیە کە ئێران هیچ دەسەڵاتێکی لە عێراقدا گەورەترین یاری بە وجودی ئەم دوانە پێکەوە دەکرێت ئەمە دیوێکی زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە بۆچی دەسەڵات ئەوەندە دڵخۆشە بەشێک لاوە پەیمانی هیوا ئەم جارە نەچونەوە بۆ بەغداد بۆچی ئەوەندە دڵخۆشە لەوێ سەرێشەی یان بۆ دروست کردبوون بە کورتی خۆی گرفتەکەی ئەمان لەوەدایە ینی پیان وایە ئەگەر بێت و بودجە نەهاتووە یانە گرفتێک دروست بووە ئەم ڕخنانەی کە هاوپەیمانی هیوا لە حکوومەتی یاریمی کوردستانیان گوتۆ لە نەشافەتی نەود لە خراپی ئەم ڕێکوتنەی کە لەگەڵ بەغدایان کردو لە پابەند نەبوونەکان کە ڕخنەکانن بەشێک لە حکوومەتی هەرێم و لە دەسەڵاتی یەکێتی و پارتی بۆ پیان وا بووە ئەندیانوێت زەوێک دروستکەن کە ئەمانە هۆکار بوون کە حکوومەتی بەغدا بودجەی نەناردووە بەڵام ئەمە ڕوون دەبێتەوە لە ئایندەیە بە فیعلی کە ئێستا لیستی هاوپەیمانی هیوا نەماوە بۆ ئەوەی کە با بڵێن ڕخنە لە حکوومەتی هەرێمی کوردستان بگرێت بزانین ئایا ڕێکەوتنی بینی ئەمان چی لێدە لەگەڵ بەغدایە ئەمە چاوەڕوان کراوە و پێشمان وانە لەم خۆناغی کە هاوپەیمانی هیوا نەماوە یەکێتی و پارتی بتوانن بەغدا ملکەت بکەن بۆ دابینکردنی خواستەکانی هەرێمی کوردستان بۆ چکۆ پەیوەندی بەم سیستەمەوەی کە لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە بەڕێوەدەچێت سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر کامران باوانزادە مامۆستای زانکۆ لە ستۆی سەرکێڕوا لە هەولێرە و دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هەزر و لێکۆڵنەوەی ستراتیجی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ